چاواڕوانی چاکە لە ئینسانی ئیماندار دەکرێت. چاواڕوانی چاکسازی و پاکسازی و ئیسلاح لە ئینسانێکی پاک دەکرێت. ئایا بەتەمای کەسێک سێبەری لەسەری خۆی نەکردوێ لەسەری تۆی بکات؟ کە ئینسانی مفسید چاواڕوانی ئیسلاحی لێ ناکرێت. ئەوە ئینسانی ئیماندارە چاواڕوانی ئیسلاحی لێ دەکرێت. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی قورئان برام. خی گەورە دەفەرمێت إن الله لا يصلح عمل المفسدين. خی پەروەردگار کردەوە و کاری ئینسانی مفسید و خراپەکار چاک ناکات، واتە کارەکەی چاک نابێت. دەی دەگونجێ ئینسان لە ئینسانێکی مفسید چاوەڕوانی چاکە بێت؟ بێگومان نەخێر. وەکو ئەوەی وایە کە لە ئاگر چاوەڕوانی ئاو بێ، کاکە ئاگر چاوەڕوانی ئاوی لێ ناکرێت برام. بێگومان کانی و سەرچاوەی چاک چاوەڕوانی ئاوێکی زوڵاڵ و پاک و ڕێک و پێکی لێ دەکرێت. خی پەروەردگار دەفەرمێت والبلد الطيب يخرج نباته بإذن ربه. زەویەکی پاک، زەویەکی چاک هەمیشە بەرهەمی پاک و چاک دەردەکا بە فەرمانی پەروەردگاری. بەڵام والذي خبث لا يخرج إلا نكدا. ئەو زەویەی کە پیسە تەنها درک و داڵ شین دەکاتەوە، تەنها شتێکی بێخێر، شتێکی بێبەرەکەت شین دەکاتەوە. ئەوە نمونەیە کە خوای گەورە دەیهێنێتەوە سەبارەت بە ئینسانی مسلمان و غەیرە مسلمان. ئینسانی ئیماندار وەکو زەویەیەکی پاک و چاک وایە، هەمیشە شتی پاک و چاکی لێ و پاش دەکەوێت. بەڵام بێباوەڕ خوا پەناماندا وەکو زەویەیەکی خراپ وایە، هیچ کاتێک چاوەڕوانی چاکەی لێ ناکرێت. چاوەڕوانی چاکە لە ئینسانی ئیماندار دەکرێت. چاوەڕوانی چاکسازی و پاکسازی و ئیسلاح لە ئینسانێکی پاک دەکرێت. ئایا بەتەمای کەسێک سێبەری لەسەری خۆی نەکردوێ لەسەری تۆی بکات؟ ئایا بەتەمای زەویەک بۆ خۆی پاک نەبێت؟ خوا دەفەرمێت تەنها درک و داڵشین دەکات. ئایا دەگونجێت چاکە بۆ ئینسانی ئیماندار شین کاتەوە؟ بێگومان نەخەیر. کاکە ئینسانی مفسید چاوەڕوانی ئیسلاحی لێ ناکرێت. ئەوە ئینسانی ئیماندارە چاوەڕوانی ئیسلاحی لێ دەکرێت. بە بەڵگەی چی؟ بە بەڵگەی قورئان برام. خی گەورە دەفەرمێت إن الله لا يصلح عمل المفسدين. خی پەروەردگار کردەوە و کاری ئینسانی مفسید و خراپەکار چاک ناکات، واتە کارەکەی چاک نابێت. دەی دەگونجێ ئینسان لە ئینسانێکی مفسید چاوەڕوانی چاکە بێت؟ بێگومان نەخێر. وەکو ئەوەی وایە کە لە ئاگر چاوەڕوانی ئاو بێ، کاکە ئاگر چاوەڕوانی ئاوی لێ ناکرێت برام. ئەوە کانیەکی پاک و زەویەیەکی پاکە کە چاوەڕوانی ئاوێکی زوڵاڵ و زراعەتێکی باشی لێ دەکرێت.